دەستدرێژی لەسەر منداڵان گەورەترین تاوانی مرۆییە و دەسەڵاتدارانی لە پشتەوەی و پێویستە تاوانباران دادگای بکرێن. لەسەر ناوی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ناڕەزایی خۆمان دەردەبڕین لە بەرامبەر گەورەترین تاوانی مرۆیی کە دەستدرێژیکردنە لەسەر منداڵان و ئەنجامدانی کۆمەڵکوژیەکانی ژنانە. ئێمە پێمان وایە کە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا ئەنجامدانی ئەم کارە ساتانە زۆر بە مەبەست و بە بەرنامە بەڕێوە دەچێت. تەواوی ئەم تاوانانە حکوومەت و هێزی دەسەڵاتداری لە پشتەوەیە. ئامانجیان کۆمەڵکوژی زیهنی و ڕۆحی و جەستەیی تاکەکانی کۆمەلگایە و دەخوازن ژیان بکەنە تاریکستان و بە مەبەستی سەرکەوتنی پیلانەکانی داگیرکەرانە لە وڵاتەکەماندا. هەر بۆیە ئێمە وەک ڕێکخراوەکەمان بێدەنگ نابین هەڵوێستمان دەبێت. کۆمەلگای باشووری کوردستان لە خاکەکەیەوە بگرە هەتا دەگاتە مرۆڤەکانی، هەتا دەگاتە هەموو نرخە پیرۆزەکانی و تا دەگاتە سەروەت و سامانەکەی و ئابوووریەکەی و هەتا دەکاتە کللتور و فەرهەنگەکەی و لە دوجاردا منداڵەکانیشی هەموو ڕۆژێک ڕوبەڕووی دەستدرێژی دەبێتەوە. دەستدرێژی داگیرکەران بۆ سەرخاکی کوردستان تەمەنێکی درێژە و تەواوی داگیرکەرەکان بۆ ئەوەی داگیرکاریەکانیان بە تەواوەتی جێگیر بکەن بە شێوازێکی بنگەیی نەزانی و ڕەگەزگەرایی و کۆنەپارێزی بەسەر کۆمەلگادا دەسەپێنن. بۆ ئەوەی کۆمەلگایەکی کۆیلە و بێ ئیرادە دروست بکەن سەرەتا لە ڕەگەزی مێینە دەدەن. لە ڕۆژی ئەمڕۆژدا لە باشووری کوردستان لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک باشووری کوردستان ڕادستی داگیرکەرانی کوردستان دەکات، ماوەی 27 ڕۆژە هێرشێکی دژواری دەوڵەتی تورکیای داگیرکەر لەسەر باشووری کوردستان بەڕێوە دەچێت کە داگیرکاری کەرکووک و برادۆست و هەموو باشووری کوردستانی کردوتە ئامانج. هەموو ڕۆژێک بە تۆپ و تایارە خەڵکی گوندنشینان تۆپباران دەکات و بە پیلانی گەڵا و دەغڵ و کشتتوکاڵی جوتیاران لە شاری کەرکووک دەسووتێنێت. ئاشکرای وابەستەبوونی دەسەڵاتدارانی باشووری کوردستان بە دەوڵەتانی داگیرکەری کوردستانەوە بە تایبەتی تەواو تەسلیمبوونیان بە دەوڵەتی داگیرکەری تورکیا بۆتە هۆکاری قوڵبوونەوەی گەندەڵی و نادیموکراتی و زهنیەتی پارچەگەری و بێسنوور هەژاری و تێکچوونی باری ژیان و دەرونی کۆمەلگا و کۆچبەری لاوان و بۆ دەرەوەی وڵات و بێسنوور ئەنجامدانی کۆمەڵکوژی ژنان. ڕاستیەکی حاشا هەڵنەگرێت تەواوی کێشەکانی باشووری کوردستان سەرچاوە سەرەکیەکەی گرێدانی تەواوەتی هێزی دەسەڵاتدارانە بە دەوڵەتانی داگیرکەری کوردستانەوە و پەسەندکردنی هەموو جۆرە هێرشێکی دەوڵەتی تورکیایە لەسەر خاکی باشووری کوردستان. کپکردن و بێدەنگکردنی ناڕەزایەکانی گەلە لە دژی ئەو هێرشانە. هەر لەو چارچێوەیەدا زیادبوونی دیاردەی دەستدرێژیکردنە سەر منداڵانی مێینە و ئازادکردنی تاوانباران بە تەواوەتی ئەنجامدانی کۆمەڵکوژی منداڵان و ژنان و هەموو تاکەکانی کۆمەلگایە. ئامانجیان دروستکردنی ترس و نەهێشتنی متمانە و باوەڕی لە نێوان مرۆڤەکاندا و قوڵکردنەوەی زەهنیەتی ڕەگەزگەرایی و مرۆڤەکان کردنە بە دڕندەی یەکتر. ئەمانە هەموو دەبێتە هۆکاری داسەپاندنی شەوەزەنگ و تاریکستانی بەسەر کۆمەلگاکەماندا. زۆر بە پیلانە بۆ ئەوەی کۆمەلگایەکی کۆیلە و ترسنۆک بنیاد بنێت کە نەک هەڵوێستی لە بەرامبەر داگیرکەران و تۆپبارانیکردنی ژنان و منداڵانی گوندنشین نەبێت، بەڵکو بەردەوام لە ترسی دەستدرێژیکردن لەسەر خۆی و منداڵەکەی دابێت. هەمومان ئەو ڕاستیە دەزانین لە کۆمەلگاکەماندا بەڕێوەچوونی توندوتیژی و کشتن و خۆسووتاندنی ژنان گەیشتۆتە ئاستێک کە کۆمەلگاکەمان بۆنی خوێنی لێدێت. دەبێت بە زووترین کات هەڵوێست وەربگرین کاتێک سەیری ڕووداوەکانی ئەم دوایەش دەکەین، هیچ وجدانێک ناتوانێت بێدەنگ بێت. منداڵێکی مێینە بە ناوی لام لوقمان کە تەمەنی 8 ساڵانە لە شاری هەولێر لە 4 سی 2019 لەلایەن سێ کەسەوە دەستدرێژی سێکسی دەکرێتە سەری و تاوانباران لە 4 4 2019 دەستگیر کراون و لە بنکەی پۆلیس دانیان بە تاوانەکانیاندا ناوە و بەڵام لەلایەن دادگاوە بە کەفالەتی 30 ملیۆن لە بەرواری 7 6 2019 تاوانباران ئازادکران. بە وتەی باوکی منداڵەکە ئازادکردنی تاوانباران دەستی بەرپرسیارانی پارتی دیموکراتی کوردستانی لە پشتەوەی و هەر بۆیە لەلایەن باوکیەوە جارێکی تر سکاڵا لە دژی تاوانباران تۆمار دەکات و بە گوتەی کاربەدەستان گوایە جارێکی تر بە فشاری خانەوادەیی و مناڵەکە و چالاکوانی ژنان جارێکی تر دەستگیر کراون. لە ماوەی 10 ڕۆژدا 4 مناڵی مێینەی خواردەمەند 16 ساڵ کوژراون و سەرڕای کوشتنی چەندین ژنی تر. یەک لە شاری دهۆک دلین وەلید منداڵێکی مێینەی تەمەنی 10 ساڵە لەلایەن پیاوێکی تەمەن 47 ساڵەوە دەفڕێندرێت و دەستدرێژی دەکرێتە سەری و دەکوژرێت. لە دوای 3 ڕۆژ لە ونبوونی لە 8 6 2019 تەرمەکەی دەدۆزرێتەوە. 2 بە هەمان شێوە منداڵێکی مێینەی تەمەن 5 ساڵ لە شاری دیالە دەستدرێژی دەکرێتە سەری و بە شێوەیەکی هۆڤانە دەکوژرێت. 3 لە دێرەلووک سەر بە شارۆچکەی ئامێدی کچێکی بە ناوی هەنداف کە تەمەنی 16 ساڵە خۆی خستۆتە ناو ئاوی دێرەلووک و خۆی خنکاندووە. بە گوتەی خانەوادەکەی بە هۆکاری نەخۆشی بوونیەوە خۆی خنکاندووە. 4 لە شنگال کچێکی تەمەن 15 ساڵ بە ناوی مارتین برۆ سوتا خانەوادەکەی دەڵێن
پوشی سوتاندووە و بە نزیکی بنزینی بەکارهێناوە بۆ سوتاندنی پوش و پەلاش، بەڵام گومان هەیە کە خۆی سوتانە بێت. 5 لە شارۆچکەی زاخۆ لە 9 شەشی 2019 ژنێک لەلایەن پیاوەکەیەوە دەخنکێندرێت و پیاوەکە لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراوە و تاوانباردانی بە تاوانەکەی داناوە. 6 لە شارەدەی هەڵشۆی سەر بە شارۆچکەی قەڵاتزێ ژنێک بە ناوی سیم میم ح تەمەنی 25 ساڵە و لەلایەن ئامۆزاکەیەوە بە کلاشینکۆف کوژراوە. 7 لە 11 شەشی 2019 لە شارۆچکەی ڕەواندز سەر بە شاری هەولێر ژنێکی تەمەن 75 ساڵی لەلایەن کوڕەکەیەوە دەکوژرێت و کە کوڕەکەی تەمەنی 22 ساڵە و دانی بە تاوانەکەی داناوە. هەر لە 13 ئەم مانگەدا لە کەرکووک پۆلیس دەستگیرکردنی پۆلیسێکی پایە بڵندی ڕاگەیاند کە لە ئۆتۆمبیلی حکومەتدا دەستدرێژی کردوتە سەر ژنێک. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان لە ماوەی ڕابردوودا بەردەوام بە شێوازی جیاواز کارمان لە پێناوی چارەسەرکردنی ئەم کێشانە کردووە و وەک خەباتێکی استراتیژی ڕێکخراوەکەمان هەڵوێستەی لەسەر دەکەین. هەر بۆیە ئێمە پێمان وایە ئەنجامدانی ئەم تاوانانە ڕەوادان بەم جۆرە زەهنیەتانە بە پلەی یەکەم دەسەڵاتدارانی لێبەر پرسیار دەبینین و لەو باوەڕەداین لە چوارچێوەی هاوپەیمانیەکانیاندا لەگەڵ داگیرکەرانی کوردستان و بە مەبەستی داگیرکردنی قوڵی کۆمەلگایە لە هەموو ڕوویەکەوە. بۆیە ئێمە وەک ڕێکخراوەکەمان بێدەنگ نابین لە بەرامبەر کۆمەڵکوژی و دەستدرێژی لەسەر منداڵان و ژنان داوا لە تەواوی ژنان دەکەین هەمومان بەیەکەوە لە دژی ئەم دەستدرێژی و کۆمەڵکوژیانە ڕاپەڕین و بڵێن ئیتر بەسە بۆ داگیرکاری و دەستدرێژی و کۆمەڵکوژی. هەمومان بەیەکەوە کار بکەین لەسەر چارەسەرکردنی ئەم کێشانە و ڕێگەگرتن لە هەموو دیاردەیەکی دەستدرێژی. ئێمە پەیمان دەدەین بێدەنگ نابین هەتا بە سزادگەیاندن و دادگاییکردنی تاوانباران لە دادگایەکی سربەخۆدا. بژی تێکۆشان و بەرخۆدانی جەماوەریانەی ژنان نابۆ دەستدرێژی کۆمەڵکوژی ژنان و منداڵان. ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان.